قەت بدەیە. بۆچی کاتێک حکمت چییە کاتێک باسی ئیستیوا دەکات على العرش کەلیمەی ئەڕەحمانی ناوی ئەڕەحمانی اختیار کردووە. جارێک کە باسی ئیستیوا لەسەر عەرش بکرێ دایمەن تۆ چ شتێک دێتە خەیاڵت؟ یعنی دەسەڵاتدارێکی زۆر بەهێز کە لەسەر عەرشە و عەرشی خوش لەسەروی ئاسمانەکانە شتێکی زۆر بەهێز، بەڵام لەگەڵ قیممەتی قودرەت و هێزەکەیدا چییە؟ الرحمن. سبقت رحمتي چی؟ غضبي. رحمتي خوا لە پێش تووڕەبوونەکەیەتی و عەفوی خوا لە پێش ئینتیقامەکەیەتی. کەواتە خوای گەورە زۆر بەڕەحمە بەڵام زۆریش دەسەڵاتدار و بەهێزە. على العرش استوى. ئەگەر کەسێک دوو ڕۆژی تر منافەسەی هەڵبژاردن دێ دەی بزانین چییە کورسیەکە بەدەست دێنێ. ئەگەر کورسیەکی بەدەست هێنا لەم سەرزەویەدا بۆ شارێک یا بۆ چەند شارێک کابرا زۆر بەدەسەڵاتە. خوای گەورە لەسەر عەرشە، ئەو عەرشەی کە لەسەر هەموو ئاسمانەکانە ئەوەندە باڵا دەستە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بیناسن الرحمانە